الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەمەوێت بەڕاستی ئەی گەنجی بەڕێز، ئەی برای شیرینم، تۆزێ لەگەڵ تۆیە بدوێن بە مانای ئەوەی کەوا دەبینین ئەمڕۆ حاڵی گەنجانمان ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ سەحابە بەڕێزەکان، ئەوان شەو ڕۆژ ژیانیاندانا بوو ئەوەی خزمەتی دینەکەی پەروەردگار بکەن، کەلامەکەی رب العالمینیان دەکردەوە و دایان خوێندەوە و تێی دەگەیشتن و دەگەڕان بە دوای جێبەجێکردنیدا. بەڵام واللهی وا ئەسەفا ئەمڕۆ ئەوەی کە لە گەنجانمان دەبینرێت لەگەڵ ڕێز و خۆشەویستێکی زۆرم بەو گەنجە جوانانە. برا شیرنەکەم، ببینەوە حاڵی خۆت ئێستا بەچیا چیەوە خەریکی بە چیەوە مەشغوڵیت، یاخود تۆڕی کۆمەڵایەتەکان لەبەردەستدای و بە ئارەزووی خۆت بە هەموو لایەکدا دەسوڕۆیت و دەیت و دەڕۆیت، یاخود بە دیار یاریەک و پۆبجیەک و ئەتاریەکەوە هەموو ژیانی خۆت بەسەر بردووە. واللهی لە گەنجانمان هەیە شەو تاوەکو و بانگی بەیانی بە دیار یاریکردن و ئەتاریکردن و خۆمەشغوڵکردن بە موبایلەکەیەتی لە کاتێکدا ئایا تۆ نازانیت پەروەردگار سوبحانەهو وتەعالا دادەبەزێتە ئاسمانی دنیا بە ئەندازەیەک پێمان دەفەرمێت چێ هەیە لە بەندەکان داوای لێ خۆش مکالی خۆش ببم، چێ پێویستێکی هەیە بۆی جێبەجێ بکەم، چێ حاجەتێکی هەیە بە داوا بکە داواکارەکەی بێنمەدی. کەواتە بەڵێ گەنجان ئیمانداران، با ئێمە بزانین پەروەردگار خۆی داوامانی دەکا لێ بپاڕێنەوە و لێمان خۆش ببێت. ئێمە بەچیەوە مەشغوڵین؟ هەموو کاتەکانمان بەسەر برد، بەڵام ئایا ئەو کاتانەمان ئەوەیە کە پەروەردگار لێمان ڕازی ببێت و پەروەردگار لێمان خۆش ببێت؟ وا حاڵمان گەیشتە ئەو حاڵێکەوە ئەمڕۆ تێیداین. ئێستا تۆ لە جیاتی ئەوەی کەوا خەریکی داهێنانێک بیت، لە جیاتی ئەوەی کەوا خەریکی پێشکەوتنێک بیت، لە جیاتی ئەوەی کەوا بەدەستهێنانی ڕەزامەندی بوونی پەروەردگار بەدەست بێنیت، دەزانی بەچیەوە مەشغوڵیت. دڵت تەنگ نەبێ بەوەی کەوا دەمەوێت ئامۆژگاریت بکەم بە هەناسەیەکی ساردەوە بەڕاستی پێتی دەڵێم، ئایا پەروەردگار لە تاوانەکانت خۆش ببێ و مەلایکەتێک بەردەوام دوعات بۆ بکە، بەڵام تۆ بەچیەوە مەشغوڵی؟ واللهی ئەسەفەن هەندێک لە گەنجان دەبیندرێت لە گۆشەیەکی مزگەوتە تۆ وا گومانیان پێ دەبی وا خەریکی قورئان خوێندن و دەرس خوێندن بن، بەڵام بەچیەوە خەریکن؟ هەر یەکیان و سەماعێکی خسۆتە گوێچکەی خۆی، وا لەگەڵ موبایلەکەیدا دەدوێت کە ئەنەهو تۆ گومان ببەی خەریکی گوێگرتن لە وتارێک بێت، یاخود خەریکی قورئان خوێندن بێت، بەڵام خەریکی چی بێت؟ خەریکی ئەتاری. دەی برای شیرینم، ئایا تۆ لەو کاتەدا بیر لەوە ناکەیت تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەو کەسێک کە لە مزگەوتدا دەمێنێتەوە خۆی پەروەردگار مەلایکەتێکی بۆ تەرخان دەکات، لە سەرسەری ئەو کەسە دەپاڕێتەوە و داوا دەکات لە پەروەردگار اللهم اغفر له اللهم ارحمه، خوای لەو بەندە خۆش ببە، خوای ڕەحمی پێ بکە. بەڵام ئایا دەبێت حاڵی من و تۆ لەو کاتێک کە مەلایکەت دوعا بۆ ئێمە دەکات ئایا ئێمە پەرۆشی خۆمانە خەریکی چین؟ ئایا گەنجی جوان و بەڕێز تۆ خەریکی چیت؟ وا موبایلەکەت چی تێدایە؟ و تۆ لە ناو مزگەوتدای ئەو کاتێک کە پیرۆسترین کاتە، مبارەکترین کاتە، باشترین کاتە، کاتێکی زۆر زێڕین، بەڵام تۆ بەچی بەسەری دەبیت؟ بەوەی کەوا پەروەردگار لە خۆت ڕازی نەکردووە. ئایا تۆ بۆ سەیری ئەو برایانت ناکەی، سەری ئەو هاوڕێیانت ناکەی لە کاتێدا مصحف و قورئانەکان لە دەستدایە بەردەوام خەریکی قورئان خوێندنن، وا سەماعەیەک لە گوێیاندا بەردەوام گوێ لە قورئان دەگرن، وا لەگەڵ چەند برادەرێک دانیشتون باسی ئاەتێک فەرمودەیەک لە فەرمودەکانی پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم. ئایا بۆ تۆ هەوڵادی لەو کەسانە بیت و ڕازیبوونی پەروەردگار بەدەست بێنیت؟ بۆ خۆت وا لەو کەسانە حساب ناکەی کە ڕەحمی پەروەردگار لەو کاتەدا دادەبەزێت، تۆش یەکێک بی لەو کەسانە؟ ئەو کاتێکەوە بەرەبەیانیانە خەڵک دادەنیشێت بۆ ئەوەی قورئان شادی بۆ بداکەوە بەندەکان بەرەبەیان دەکەنەوە بە قورئان خوێندن، بەڵام تۆ خۆت دەستەکانی خۆت، چاوەکانی خۆت، گوێچکەکانی خۆت، مۆبایلەکەت لەسەر خۆت دەکەی شاهد بەوەی کەوا خەریک یاریکردن و کات بە فیڕۆدانیت. لە کاتێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەو کەسێک کەوا لە مزگەوتدا دەمێنێتەوە تاوەکو کە نوێژی بە جەماعەت کردبێت و بمێنێتەوە تاوەکو خۆر دەردەکەوێت و دوور کات نوێژی چێشتەنگاو بکات، ئەو بۆ ئەو کەسە حەج و عومرەیەکی تەواو تەواوە، حەج و عومرە داخراوە، بەڵام لە ڕووی تۆدا کراوەیە ئەگەر بتوانی پەروەردگار و ڕازی بوونی پەروەردگار بەدەست بێنیت، بۆ ئەوەی کە تەسبیحاتێکی پەروەردگار بکەیت، قورئان بخوێنیت، کەلامەکەی رب العالمین دووبارە بکەیتەوە، حفزی بکەیت و لەبەری بکەیت و تێی بکەیت. ئایا تۆ ئەوە دەکەیت یان تەنها خەریکی ئەتاریەکە و پۆبجەکەی خۆت دەبی؟ داوا دەکەم لە خوای پەروەردگار لە گوناحەکانمان خۆش بێ و هیدایەتمان بدا و بەردەوامیمان پێ بدا لەسەر دینەکەی خۆی.